بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەمازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان بریتی دەبێتەوەی کە داخستنی زانکۆ و پەیمانگەکان تا چەند زیان بە قوتابیان دەگەێنێت. دەزانین کە سیانزەی ئەم مانگە قوتابیان لە زانکۆ و پەیمانگەکان لە زانکۆی سلێمانی و زانکۆکانی ڕاپەڕین و هەڵەبجە و چەمچەماڵ و چەندین شوێنی دیکە گرتبوونەوە خۆپشاندانیان ئەنجامدا کە قوتابیان چەندین داواکاریان هەبوو لەوانە کەمکردنەوەکری خوێندن وەروها پێدانی دەرماڵەوە زیادکردنی دەرماڵەکەیان وەروها چەندین کێشە و گرفتی دیکە لەوانە نەبوونی خزمەتگوزارێکی باش لە بەشە ناوخۆیەکاندا ئەمانە و چەندین داواکاری دیکە بۆ جارێکی دیکە قوتابیان و خوێندکاران ژانە سەر شەقامەکان و گرتبوونەوە خۆپشاندانیان ئەنجامدا گەرچی لە چەند ڕۆژی ڕابردوودا گرژی و ئاڵۆزی کەوتە نێوان قوتابیان و هێزە ئەمنیەکان وە چەند قوتابیەک بریندار بوون و تاوەکو ئێستا لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتەرین کوردستان ناتۆتە سەرخەت و داواکاریەکانی قوتابیان جێبەجێ بکە و هەموو ساڵێک لە کاتی دەستپێکردنەوەی داوامی زانکۆ و پەیمانگەکاندا کێشە و گرفتێکی زۆر لە نێو زانکۆکاندا دێتە ئاراوە لە ماوەی چەندین ساڵە بە پاسایی قەیرانی دارایی دەرماڵەی قوتابیان ڕاگیراوە ئەو دەرماڵیان پێ نادرێت. لە ئێستادا قوتابیان داوایەوە دەکەن کە دەرماڵەکانیان بۆ خەرج بکرێت لەبەرەوەی کە لە ئێستادا هیچ پاسایەک نییە بووی کە ئەو دەرماڵانەیان پێ نەدرێت لەبەرەوەی دۆخی دارایی هەرێمی کوردستان لە باشبووندایە و لەگەڵیدا پێویستە دەرماڵە بدرێت بە قوتابیان و لە هەمووی گرنگتر کە ساڵانە بەشێکی زۆر لە قوتابیان پێوی دەناڵێن ئەویش بوونی کێشە و گرفتێکی زۆر نەبوونی خزمەتگوزارێ لە نێو بەشە ناوخۆیەکاندا بۆیە داوا دەکەن خزمەتگوزاری زیاتر و باشتر پێشکەش بە قوتابیان بکرێت لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا. لە ئێستادا بە فەرمانێک داوامی زانکۆ و پەیمانگەکان ڕاگیراوە دەپرسین کە ئەمە بە زیانی کێ دەگەڕێتەوە قوتابیان تا چەند زیان بە پرۆسەی خوێندن دەگەن وەروەها قوتابیان ئاماژە بۆ دەکەن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبن لە خۆپشاندان و گرتبوونەوە. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت هیوادارم ئەوەی ئازیز لە چوارچێ ئەم تەورێدا گفتوگۆ بکەن و ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو. دەچمە لای یەکەمی پەیوەندی خاتوهانە لە کۆیە وەردەگرم. خاتوهانە سڵاوی خوات لێبێ. دیارە پەیوەندەکەی خاتوانە پچرا بەڵازان خوێندکاران و قوتابیان پێویستیان بە کەشێکی ئارام هەیە تاوەکو بتوان بە جوانی و باشی پرۆسەی خوێندن بە سەرکەوتووی ئەنجام بدرێت. لە تەواوی جیهان و لە وڵاتە پێشکەوتوەکاندا قوتابیان داینەمۆی سەرکەوتن و بەرەو پێچوونی وڵاتن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ دۆخی قوتابیان ڕوو لە خراپبوونە چ لە زانکۆ و پەیمانگەکان و چ لە بەشەکانی دیکەی خوێندن هەر لە ئامادەی و سەرەتایی و چەندین قۆناغەکانی دیکەی خوێندن. دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە وەردەگرم. باوکی محەممەد سڵاوی خوات لێبێ. علیکم السلام ورحمة الله. باشی برایەکەم سەرچاوەکانە باوکی محەممەد. کاکە دانیار بن ملاحەزەم لەسەر نووسینی تێکستی بەرنامەکەتی ڕاگررتنی دەوام دەبی بنووسی زیانی بۆ بەچێ کۆتایی دێ نەک سوود باشی گوێم لە دەنگنی ئەگەر هاوکارانم کەمێک دەنگی باوکی محەممەد زیادکەن سپاسانەکەم. ئێستا دەنگم باشە؟ بەڵە بەڵە باوکی محەممەد. کاکە دانیار من ڕایم وایە ڕاگررتنی دەوام بە سوود کۆتایی نایە بە زیان کۆتایی دێ بنووسن بە زیانی چێ کۆتایی دێ نەک بە سوودی چێ کۆتایی دێتن. بەڵێ کە ڕاگررتنی دەوامی زانکۆ و پەیمانگاکان ئەگەر ئێمە کەسانە بین بە دوای خوێندن و زانست و علم و معرفەتەوە بین طبعا ڕاگررتنی ئەو علم و معرفەت و زانستە بە زیان کۆتایی دێ نەک بە سوود. لەوانەیە بە سوودی دز و گەندەڵ و مافیایەکان کۆتایی بێ هەر خۆیان لە جێ دیدن هەر خۆیان لە جێ دیدن تاوەکو ئەو بابرین دەرماڵەوە و شتانە نەدەن و وەڵحاصل لە زۆر شتی مەساڕیفاتی زانکۆ و پەیمانگاکان دوور بکەونەوە. کاکە دانیار من زۆر درێژە بە قسەکانم نادەم هیوادارم هاوڕێیانیشم تۆزە بەیانی ئاگایان لە کات بینەی نەیکەنە بازاری خۆیان و مەجلیسی خۆیان و لە تەوەری ژنانەدەن. بەڕێئی من هەر وڵاتێک و هەر هەرێمەک و هەر دامەزراوەیەک لە ناو حکوومەتدا کە زانست و علم و معرفە لێ ڕاوەستا دەبێ ئەو دەسەڵاتە بکەوێتە ژێر پرسیارەوە و ئیعادە نەزەری خۆی بکە و ئەو شۆک بی شۆک یعنی لە تۆپباران بەلایەوە قوڕستر بی لە کۆرۆنا بەلایەوە قوڕستر بی کە علم و معرفەتە دەبتەسرایی بەردەمی ئەو ڕۆژ. ئەنی پێت وایە بۆچی دەسەڵات یاخود
حکوومەتی ئەم هەرێمە داناچڵێکی لەوەی کە دەیبینێ ئەو هەموو قوتابێ دێنە سەر شەقام داوای مافی سەرەتایی خۆیان دەکەن داوایەوە دەکەن کە کری خوێندن کەم بکرێتەوە دەرماڵیان پێ بدرێت ینی ئەم شتانە شتێکی ڕەوایەوە هەموو لایەک ئێستا بیشیان دوێنەڵێ ڕاست دەکەن حەقی خۆیان بەڵام بۆچی داواکاریەکانیان بۆ جێبەجێ نابێت وەڵامی ڕاست و تەواو بدەمەوە کاکە دانیارجان باوەڕم پێ بکە کە باسی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکەم دل لە ڕوودەنات و بینەران ڕشانەوەم بێ بێزم بێ ینی ئیشتیهام تێک دەچی برا ئەوانەتی حکومڕانینە ئەوانە ئیوێ یەک شەقیان تێ هەڵێ ئاوی و حدودیان بکردوێ بیان کە شوان بیان کە سێ ڕوونەکەی جاران کاکە دەسەڵات کە علم و معریفە ڕاوەستا دەبێت دڵتەی لێدا دەبێت دڵتەی لێدا دکتۆر دەچێتەوە ماڵەوە ماستەر دەچێتە ماڵەوە با قسەی تر نەکەم چێ دەچێتە جادە و کۆڵانەکان کاکە ئەوانە خوێنەوار نین ئەوانە نەخوێنەوارن ئەوانە بەس ئەوەیان یعنی بەوەی قەڵەو دەبن بەوەی دەگەشێنەوە بەوەی قەلبیان مرتاح دەبیتن کە بە جادەی دابڕۆن هەژنۆ زەلام کوژ لە لای ڕاستی دە تیرۆرکەر لە لای چەپی بیسی گەندەڵ و مافیا و پارە دز و نەوت دز زوو داهاتی حدود دز لە پشتەوەی بڕواتن ئەوانە قەلبیان بەو شتانە خۆش دەبیت نەک بە ڕاگرتنی علم و معریفەت و دەوام ئەگەر پەیوەندی تری حەز دەکەم دای خەم کاکە دانیار حەز ناکەم زیاتر کاتی برایان بگرم زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە پەیوەندی پێوە کردین بەڵازان و خۆشەویستان ساڵی ڕابردوو بەرپرسانی نەک حکومی بەرپرسانی حیزبیش بەڵێنیاندا کە کێشەگرفتەکانی قوتابیان چارەسەر بکرێت و ئەو کێشەگرفتانی کە هەیەە کێشەگرفتێکی ڕەوان و مافی خۆیانە ژیانێکی باشیان بۆ دابین بکرێت تاوەکو بە کەشێکی ئارامەوە بتوانن زیاتر پەرە بە خوێندنیان بدەن هەڵبەتە قوتابیان تاوەکو ئەو شوێنەی تێدایەتی چ لە هۆڵەکانی خوێندن بێت و چ لە بەشە ناوخۆیەکان بێگەر لە بەشە ناوخۆی دامێنێتەوە پێویستی بەوەیە کە کەشێکی ئارامی بۆ بخڵقێت تاوەکو بتوانێت زیاتر سەرکەوتنی زیاتر لە پرۆسەی خوێندندا بەدەست بێنێ بەڵام بەداخەوە ماوەی چەندین ساڵە زانکۆ پەیمانگاکان و وەک پێشتر ئاماژەم پێکرد بەشەکانی دیکەی خوێندنیش کێشەگرفتێکی زۆری هەیە و ئەم کێشەگرفتانە ساڵ لە دوای ساڵ خراپتر بوون بۆیە نەتوانراوە وەکو پێویست ئەو کێشەگرفتانە چارەسەر بکرێت و ساڵانە کێشەکان ڕوو لە زیادبوون دەکەن لەوەی کە ڕوو لە کەمبوونەوە بکەن لێ ئێستادا قوتابیان ئاماژە بۆ دەکەن کە هیچ پاساوێک نیە تاوەکو ئەو داواکاریانی کە هەیەە بۆیان جێبەجێ بکرێت لەوەی کە دەرماڵی قوتابیان سەرف بکرێت کە بڕێکی کەمە ماگانە 6,000 ئەمە بڕێکی زۆ کەمە بۆ حکوومەت کە بتوانێت ئەمەیان بۆ جێبەجێ بکە لە ماوەی ساڵانی ڕابردووتردا بوونی هەبوو ئەم دەرماڵەوە قوتابیان ئاماژیان بۆ دەکرد کە هیچ نادەتوانێت شوێنێکیان بۆ پڕبکاتەوە ئەو مەصرفانی کە ڕۆژانە هەیەە بتوانن لەو ڕێگەیەوە کەم بکرێتەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی مەحموود لە پیرەمەگرون کاک مەحموود گیان سڵاوی خوا لێبێ کاک مەحموود سڵاوی خوات لێبێ دیارە کاک مەحموود جارێ ئامادە نییە دەچمە لای خوێندنەوەی بەشێک لەو کۆمنتانەی ئێوەی عزیز بۆ ئەم بابەتەتان نووسیوە شەماڵ قادر نووسێتی بە سوودی بەرپرسانی کوردستان کۆتایی دێت سەدا ڕەسوڵ نووسێتی ئامانجی سەرەکی لە ڕاگررتنی دەوام تەنها بۆ وەستانی خۆپیشاندانە دیار جەبار گرنگەوەی کە خوێندکاران کۆڵ نەدەن کاک مەحموود دەچمە لای لە پیرەمەگرونەوە کاک مەحموود گیان سڵاوی خوات لێبێ کاک مەحموود کاک مەحموود ئامادەیە گەر ئامادەیە بە ڕاوسەرنجی خۆی لەسەر ئەم بابەتە بخاتە ڕووبەڵە دیارە پەیوەندەکەی کاک مەحموود پچرا بەشێک لە قوتابیان کە لەسەر ئەم بابەتە نووسیویانە ڕاگررتنی داوامی قوتابیان هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە خۆپشاندان ڕابوەستێنێ بۆ پێیکە بەشێک لە قوتابیان دەچنەوە شوێنەکانی خۆیان ئەوانی کە لە دەرەوەی شار هاتوون بەتایبەت پارێزگای سلێمانی ئیدی وردە ژمارەی قوتابیەکان کەم دەبێتەوە بەڵام لە هەمووی گرنگتر وەک نوێنەرانی خۆپشاندانەکان ئاماژەیان بۆ کردووە کە گرنگە بەردەوام بن لە خۆپشاندان تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ بکرێت لەگەڵ ڕاگررتنی دەوامدا بە دڵنیایە بەشە ناوخۆیەکانیش ڕدەگیرێت ئەمەوا دەکات کە قوتابیان نەتوان بچنەوە بەشە ناوخۆیەکان و درێژە بە خۆپشاندانەکانیان بدەن کاک مەحموود ئەگەر ئامادە بێت ئەلۆ کاک مەحموود گیان سڵاوی خوات لێبێ سەلام عەلەیکوم بەڕێجان باشی وعەلەیکە سەلام سەرچاومان
وڵا دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم لەجێ خۆیاتی بەڵام ڕاگررتنی دەوامی زانکۆ پەیمانگاکان بە سوودی گەندەڵ و دز و چەتە و چەتەکان یعنی بەڕاستی کۆتایی دێ و بە زەرەری قوتابیان و بە زەرەری زانکۆ پەیمانگاکانیش کۆتاییە و بەداخەوە یعنی هەقوا بوو خۆپشاندانێکی سەرتاسەری بکرێت نەک تەنها زانکۆ پەیمانگاکان بگرێتەوە ئەجا یعنی زانکۆ پەیمانگاکان ئەگەر دەوام بکەن و خۆپشان بکەن ئەوەیان باشتر نەک واز دەخوێن یعنی دەوام نەکەن. کاک مەحموود تۆ تا چەند پێ دوایە بەشێک لە قوتابیان وان نووسیانە ئەڵێن ئامانجی سەرەکی لە ڕاگررتنی دەوام تەنها بۆ وەستانی خۆپشاندانە پێ دوایە بۆی کە دەوامیان ڕاگرتۆ تاوەکو خۆپشاندانەکان کۆتایی پێ بهێنرێت؟ ڕاستە وایە بەس ئەگەر بکرێت خۆپشاندان بکرێ و دەوامەگەشیان بکەن نەگەوەی کە لە بەرژەوەندی و لە مەسلحەتی دەوام نەکردنیان لە بەرژەوەندی و سوودی گەندەڵان و دز و مافیەکانە هیچ مەسەلەکە ناگۆڕێت قەیناکە خۆپشاندان مافی گڕەوای هەموو چین و توێژەکانە بەداخەوە کە چین و توێژەکانی تر هیچ هەڵوێستێکیان نییە یعنی سەیرەکەی ئەم هەموو نەعەدالەتیە ئەم هەموو خراپەکاریە لەم هەرێمی کوردستانیە ڕوئەدا بە تەنها و تەنها ئەوەی کە لەم چینەیە خۆپشاندانەکە زانکۆ پەیمانگاکانە ئەی مەلاکان لەکوێن ئەوانەی کە مافیان خوراوە لەکوێن ئەوانەی کە ڕێگاوبانیان بۆن ڕێگاوبانەکانیان ئەوانەی کە یعنی معاشیان خوراوە لەکوێن یعنی خۆپشاندان ئاوا بەس بە تەنها بە زانکۆ پەیمانگاکان ناکرێت تەنها بەس خۆپشاندانێکی سەرتاسەری بێ خۆپشاندانێکی بێ هەموو چینە تێژەکان بگرێتەوە یعنی هەموو چینە تێژەکان خۆپشاندان بکەن یعنی هەتا وەکو کەی یعنی ئەمە ئەم هەموو مەینەتی و ئەم هەموو دەردەسەریە بەدەست ئەم دوو گەندەڵ و دزانەوە قبوڵ بکەین یعنی نازانم ئەمە لە چی قاموسێکا جێ بێتەوە ئەمە لە کوێیە جێ بێتەوە نە لە ئاینە جێ بێتەوە نە لە گەڵمەڵگای ئێمە جێ بێتەوە یعنی ئەمانە لە کوێوە هاتوون بێزەحمەت ئێمە کۆمەڵگایەکی دەستپاک داوێن پاک ئەمین یعنی نازانم ئەمانە خەڵکی کوێن خۆیان سەپانۆ بەسەرم کۆمەڵگایە یعنی نەعیش بۆ قوتابیانەکەن نەجادە و ڕێگاوبانەکەن یعنی هیچ تێک ناکەن کە شایانی باز بێ و کە یعنی حکومەتی پینۆپەڕۆ ئاوا بەڕێوە ناچێت بەداخەوەم یعنی ئەم میلەتە بۆ بێ دەنگا بۆ یعنی ئەبێ هەڵوێست بێ ئەبێ بۆ بێدەنگ یعنی نازانم ئەبێ خەڵک چین جۆزەکان هەمویان هەڵسن بە یەک دەنگ نەک تەنها قوتابیان و ئەوانە هەموو چینە دۆزەکانە بێ ناڕازی بن لەم گەندەڵیە لەم سیاسەتکردنە لەم دوو ئیدارەیە زۆر باش لەم تۆسانەوەی خەڵک لەم ڕێگاوبانە جوانەمان لەم یعنی نازان باسی چی بکەم بە قورعان یعنی وڵاتەکەمان وای لێ هاتووە خەڵکانێکی تر بێن لێرە حەسێنەوە بەڵام ئێمە بەراوێز خراوین خەڵکانێکیان لێرە نازانم دوو لە ڕووی جەنابتان شتی هیچوپوچەکەن شتی بێئەدەبیەکەن بەدەیان ملیار دۆلار و دەفتەر وەرەگرن کە چی میلەتەکەشمان ئەوە تا نازانم نان نییە بیخواهەیە خانوێکی نییە تایە بژی هەیە بەدەیان شتی تر یعنی کە شایانی ئەوە نییە بوترێ وەڵی نازانم یعنی ئەمانە لە کوێی دنیان ئەمانە لە کوێی دنیا ئاژیان ئەمانە ئەگەر خوێندن و خوێندەواری و ئەگەر دەسەڵات ئاوا بێ وەڵی برا خەڵک ئەبێ لێ ڕاکە نەگەوەی کە بچێت دوای چەتە و دز و گەندەڵ و مافیا بکەوێت. زۆر سپاس بۆ کاک مەحموود لە پیرەمەگرونەوە لەگەڵمان بوو.
بەڵام زان و خۆشەویستان بەشێک لە قوتابیان لە نێو خۆپشاندانەکاندا ئاماژەیان بەوە دەکرد کە لایەنە پەیوەنددارەکان لە بری ئەوەی کە داواکارەکانیان بۆ جێبەجێ بکەن لەشکرێکی زۆر لە هێزی ئەمنیان هێنا بۆ سەرکوتکردنی خۆپشاندانەکان بە گازی فرمێسکڕژێن بە بۆمبی دەنگی و بە کۆمەڵێشتی دیکە ئازارێکی زۆریان بە قوتابیان گەیاند و دەیانویست کۆتایی بە خۆپشاندانەکان بێنرێت بەڵام قوتابیان ئاماژە بۆ دەکەن کە ئەوان کۆڵ نادەن و بەردەوام دەمن لە خۆپشاندان و بایکۆتی وڵەکانی خوێندن دەکەن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتوهانا وەردەگرم لە کۆیە خاتووە ناسڵایی خوا لێوێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی لە تۆی بەڕێز دەکەم باشترین ناباسی دەکەم بەڕاستی پشتکارێکی زۆر سەرکەوتووی و دەستخۆشی لەو برا بەڕێزە دەکەم کە پەیوەندیەکەی بۆی وەرگرتم. بەڵێ ڕاوسەرنجت چییە لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان یعنی ئەم ڕاگررتنی داوام تا چەند زیان بە قوتابیان دەگەێنێت و لە سوود و قازانجی کێیە؟ زیان بە قوتابیان دەگەێنێ بەڵام هەندێک لە کۆمنتەکانم بینی دەیان لە بەرژەوەنی دەسەڵاتە بەڵام من ئاکسی قسە دەکەم ئەگەر خوێندکاران بەردەوام بن بێگومان لە بەرژەوەندی ئەو خوێندکارانە دەبێت بێگومان یانی بەردەوام بوون بە ئامانجەکەت دەگەێنێەوە زۆر شەخص خۆیانی زۆر کەشتێک بەردەوامەوە لە پێر برێتم هێناوە و خوێندکارانیش کە کاتێک دەوام ڕادەگیرێ هەتا پێ ڕادەگیرێ هەتا مانگێک چەندە هەر هەتا نییە کاتێک دێن تۆ ئەگەر بەردەوام بووی کە کاتێک خوێندن ینی قوتابیەکان زانکۆکان کرایەوە ئەو کارت بیسانەوە بەردەوام بن بێگومان بە ینی بە ئاواتەکانیان بەگەن وشتانی کە داوای دەکەن بێگومان بەدەستی دەهێنن بەناچاری نەدبرێم لەبەرەوەی دەسەڵات گویان لێ دەدرێ نا لەبەرەوەی بەناچاری دەبێت گویان لێ بدرێ ئەگەر بەردەوام بن ئینشەڵڵا کە ئەو مامۆستایانەش هاوکاریان بن و کەسکاری تەڵەبەکانیش بەڕاستی زۆر گرنگە لەگەڵیاندا بن یعنی لە خۆپیشاندان بەڕاستی زۆر گرنگە. بەڵێ خاتوانە پێ دوایە بە بەردەوامبوونی قوتابیان دەکرێت داواکارەکانیان جێبەجێ بکرێت لە ماوەی ڕابردوودا ساڵی ڕابردوو بینیمان بەردەوامی قوتابیان لە خۆپشاندانەکان وای کرد کە چەند مانگێک دەرماڵیان بۆ خرج بکرێت. بێگومان ئەوە ینی ئەم جارگەن گشتن باوەڕ کرد کە وەک ساڵان پێشوو نەک تەنیا مانگ گویان دەگەڕێتەوە بەڵکو کە هەموو ینی کە خوێندن کە هەر کاتێک خوێندن دەست پێ دەکردەوە هەتا وەکو کە کۆتایی ئەوان دەرماڵیان وەردەدێت باوەڕ کرد کە ئەگەر بەردەوام بن وەکو پێشوو دەدێتەوە گرنگ ئەوەیە بەردەوام بن ینی ئەو گەرمبوویە هەر بمێنێ کە دەوامی بمێنێ ینی نەک سەر ببنەوە کاتێک دەوام دەکاتەوە بەش ئەوە ینی ئەمان ینی بۆ قنەکەیان زیاتر بێ و بە ئامانجەکان بگەێنن ئینشاءڵڵا خۆی گەورە پشتیوانیان بێ ئینشاءڵڵا دەست خۆش بۆ ئێوە کاتێک. زۆر سپاس بۆ خاتوانە لە کۆی و لەگەڵمان نابوو. دەچینە بازیان باوکی ماکوان سڵای خوارد لێبێ. مامۆستاگیان سڵاوی خۆی گەورە لە بەڕێز بێ. عەلەیکە سەلام سەرچاومان. داواماتەکەم دەستخۆشی تەوەرەکە دیەکە مامۆستای بەڕێز. زۆر سپاس دەکەین باوکی ماکوان نازیزیت. بەڵێ. دایمنی وەڵی برا بەڕێزەکەم ڕاکردنی دەوامی ساق و پەیمانگاکان بە سوودی چێ کۆتایی دێت بە سوودی پێم وایە بە سوودی ئەم حکومەتە نەزانە کۆتایی دێت بە سوود و قازانجی ئەم حکومەتە لێنەزانە کە لە دەوەتەی هەنیان زانێت سیاسەت بکەن نیان زانی حکومڕانی کەن نیان زانی وە میدەت تۆ مەسئول بکرێن نیان زانی قەت دەوڵەداری کەن براشینەکەم بەزەرەری بە سێ فەقیر تەواو بێ بەزەرەری بەستەی شەهید و ئەسفالکرا و چنیابەرانی قوربەسەر خەڵکی مەجەقەی گەنیان و حاڵەتە کۆتایی دێ براشینەکەم وی ئەم دەسەڵاتە ئەوەی ڕاستی دێ مامۆستا گەنجی شەرعێکی نەماوە نەگەل لە ئێستا دەکەواتەی پەرلەمان کۆتایات و هەر لەوەتی هەن شەرعێتیان نییە شەرعێت بۆ ئاوسێکە میلەتی خۆی بە ڕەزامەندی و خۆی بە خواستی خۆی دەنگیان باتێ یان کا بە حاکم یان کا بە ئاغا و تۆخا هەتا وڵاتەکە خۆش و سەلام بشین بەڵام بەداخەوە دەوەتی ئەمانە سیاسەتەکە لە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان ڕاستکاوانە ئەڵێم ئێستا خوازیارن بە حکومەتی بەحث خوازیارن کۆنترا خوازن بۆ ڕژێمەی کە ئەمانی کوردستانەوە کە ئەمانی کوشت ئێستا خەڵک ڕەحمەتی ئەوانەکە بەڵام نەفرەت لەم حکومەتاکە نەفرەت لەم دەسەڵاتاکە بۆچی برای بەڕێزم حکومەتێکە نەتوانێت کارەبات بۆ تاوکە ئەو بۆ دابینکە ڕێگاوبانە بۆ چاکە کەسی تەندروستی پێشتا کەسی نازانم یعنی دەست بۆ هەست کەسێکی حکومڕانی دارین کوردستانە بەی یەک لێکی وێرانترا یەک لێکی کاورترا لە سەروی هەمانەوە ناسەروەری یاسا مامۆستاگیان
سیاسە هەبێت لە وڵاتی ئەم هەرێم ئەوەی بەسەر نابرای بەڕێزم پارتی دموکراتی کوردستان وەکو پارتێکی سیاسی هەرچی جمهوری ئەساسی هەرێم هەمووی زەوت بۆ خۆی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان وەزیری دەرەوە وەزارەتی نەوت ئەوەی کە خۆتی من و تۆنی ڕەسوڕوودا هەر هەمووی داگیر کردووە بەڵام بەداخەوە جێگای شەرمەزاریە بۆ دەکی کورد جێگای زۆر شەرمەزارێ بۆ هەموو لایەنە سیاسەکان کە ناتوانن نە بە سیاست نە بە هەڵبژاردن نە بە شەڕ ئەم حیزبە دوور خەنەوە ئەم حیزبە بۆتە خۆری میلەتی کورد برای بەڕێزم یعنی ئەمە ڕاستێک عادێ میلەتی کورد بزانێت چی شێڵێت قسەی حەق زۆر باشسانەگە هەموو کاتی دیکە برای بەڕێزم هاو ڕێفرانتۆمی کرد ڕێفرانتۆم کوردی کرد بەسەر هەموو گەلی کووردا نیوەی گەلی کوردی ئاوارە کرد نیوەی دا بە کوشتن برای بەڕێزم سیاسەت وان ناکرێ حکومڕانی وان ناکرێ من دەستخۆشی دێوەرەکە دێکە برای زۆر سپاس دەکەین باوکی ماکوان لە بازیانەوە هەر لە بازیان دەمێنینەوە کاک جەمال وەردەگرین کاک جەمال سڵاوی خوا لێبێ محمد دانەجان سلام علیکم وعلیکە السلام وەرەحمەتوڵڵا الله کاک جەمالگیان تۆ چۆنی باشیت دەستەکانم ئازام سلامت دیاخ خوا سەلامەت دەستخۆشی بەرنامەکە لێکم سوپاس بۆ بەرنامەش کە فێرندەکان بۆرگرت زۆر سپاس کاک جەمالگیان بەڵێ سلامت ئینشاءالله پێشەوەی لەسەر بەرنامەکە قسە بکەم کاتی خۆی ئێمە خوێندکار بووین بەڵێ سەردەمی حکومەتی عێراقی بڵین بەڵێ ئەوە ئیش و کار زۆر بوو ئەگەر خەڵک بیخوێندایە داوای تاعیناتیشی نەکردا خەفەتی لێ ناخوا ئیش و کارەکە ئەوە زۆر بوو بەڵێ ئەمڕۆ حکومەت بۆ منە ئەوە ئیش و کارەکە زۆر بوو کەس خەفەتی لەوە ناخوا تاعین بێن بۆ منە حکومەت داوای کۆمەڵای دکتۆر مامۆستای کرد مەبلەغێ بڵێن کۆمەڵە مەجموعەیە خەڵک خۆی تاعین نەبوو هەر بە احتیاطی ئەوەشی کە ئەمە خەفەتی لێ ناخوا لەوە ئیش و کارەکە زۆر بوو بەڵام ئەمڕۆ حکومەت ئیش و کارەکەشی نێشتووە ئەمە سلسلە قارە ئەمە سلسلە زەواجە ئەمە خان و هەرزان نییە عەرزە هەرزان نییە کاسبی نییە خەڵک بیر لەوە کاتەوە کاسبەکەی دەست ناکەینا ئەگەر کاسبەکەی دەستکەوێ بیر لەوە ناکاتەوە بڵە شادە لە دەستیان و تاعین بیر لەوە کاتەوە ئەو ناخێنم بۆ خۆم شتێ فێر بم هەم لەڕووی خوێندە بۆ خۆم شتێکی لەڕووی ئاینەوە فێر بم شتێکی لەڕووی کۆمەڵایەتیەوە فێر بم شتێکی بزانم بۆ ئیش و کار و ژیانی خۆم کاسبی زۆر تاعیناتم ناوێ ئەمە ئەوە لەو ڕوو ئەگە حکومەت کاسبی کاتە خەڵک زۆر ئەمە گرنگ بۆ نادە داوای معاش و تاعیناتکە حکومەت ئیش و کار کاتەوە شتێکی باشترە ئەجابە نسبەت دەوەرەگەشتەوە زەرەری وڵاتە زەرەری میلەتە لەبەرەوەی مامۆستامان کەمە بێ دکتۆرمان کەمە بێ مۆزەبمان کەمە بێ ئەمە ڕاستی زەرەری میلەتە بەڵام حکومەتش خاندا زەرەوەی داوای تاعیناتی لێ ناکەن ڕاستە بەڵێ ئەمانە سەلامەت ئیشەڵا داوا لە حکومەتەکەم ئەگە ئیشەڵا کاسبیەت بکاتەوە ژیانێک وا دروست بکات بۆ خەڵک بیر لە کاسبیەکە بکاتەوە شتێکی خوێنە بۆ خۆی ئەوە تاعیناتیش بۆ سا شتێکی تریش ناکرێ ئێستا بەشێک لە کارگەکانی داخراوە کاک جەمال کارگە و کەرتی تایبەتیش زۆر جار هەلی کار کەم بۆتەوە ئەنی ئەوەشیان هەر پراوێز خستووەوە بوونەتە باعیسیەوەی کە بەشێک لە کۆمپانیەکان مایەپووز ببن بەداخەوە وڵای بێگومان ئەگە حکومەت ئەگە کاسبێکی زۆر بکاتەوە وەکو ساڵەکانی پێشوو بەڵێ خەڵک بیر لەوە نەکاتەوە حەداوی تاعینات یان وەسووگە و سەردەمی کە من باسم کرد ئێمە تەلەبە بووین ئەگەر ئاوا بکات خەڵک زۆر جێ بۆ نادە تاعینات بێ بەڵام ئەمڕۆ حکومەت کاسبەکەشی نێ سەزا من داوان لێ یەکەم لێرە هەڵسن ئەمە بکەن حەل لە بارەت دەست پێکەن حکومەت داوان لێنە هەموو لایەکانیان بگەن کاسبێکی باشکەنە بۆ ئەو خەڵکە خەڵک ئەو نەخەبەت دمەڵام ناخوا لەم تاعیناتەوە مرژە خۆ پیشاندانکەوە کاسبەکە لاوی باشترە هەر لە ئیسلامی شاخوا گەورە فەرمێ لە ئێوە حرەکەت لە من دەرەکەت یعنی مەبەستی کار و کاسبی بۆ خەڵک هەڵکار و کاسبی بکات نەوێتەوە ئیلا بە خەڵک تاعیناتە خوا گەورە خۆشی خوا گەورە خۆشی فەرمێ لە ئێوە حرەکەت لە من دەرەکەت واتە مەبەستی خەڵک کاسبی بکات خوا گەورە خۆشی یعنی تا لە پێغەمبەریان پرسیوە دووبی خوای لەبێ یا محەممەد ئێمە چی بکەن دووبی خوای لەبێ فەرمێتی بڕەن دابزیانی بکەن کاسبی بکەن معاملات بکەن زەڕەنگەری بکەن ئەوانەیان لە پێغەمبەر ئەواشی بۆ خەڵک داناوە نێتە بڕۆن خوێن و تاعین بن یعنی ئەگەر ئیشتەڵا حکومەت ئەمانە بکاتەوە خەڵک ئەوە گرفتی نابێ ئادەم شێ هەموو ڕۆژە خۆپیشاندان و ئەم چێشتە نوشاکیدانی هەموو ڕۆژە ئاوە یا سەلامەت ئیشتەڵا دەخۆشی بێکەم و هەستەکردو ئیشتەڵا سپاس دەکەین کاک جەمالگیان بەڵازان و خۆشەویستان بەشێک لە قوتابیان لە نێو ئاپۆڕەی خۆپیشاندانەکاندا باسییان لەوە دەکرد کە پێدەچێت حکوومەت بە ئەن قەزوا دەکات کە قوتابیان بێزار بن لە پرۆسەی خوێندن لە زانکۆ پەیمانگا حکومیەکاندا بۆی کە وردە ڕووبکەنەوە زانکۆیانەی کە ئەهلین
لەبەرەوەی کە بەشێک لەو زانکۆیانە کە وەک باز دەکرێت بەرپرسانی لە پشتەوەی بۆی زیاتر قازانچکەن وا دەکەن کە ساڵ لە دوای ساڵ پرۆسەی خوێندن و خوێندن لە زانکۆ پەیمانگا حکومیەکاندا زیاتر احتیمامی پێنادرێت و پەراوێز دەخرێت و کێشۆگرفتی بۆ دروست دەکرێت تاوەکو لە بەرچای ئەو قوتابیانی کە ساڵانی دواتر دێنە نێو پرۆسەی خوێندن و دێنە نێو زانکۆ پەیمانگاکان حەز بە خوێندن لە زانکۆ پەیمانگا حکوومەکان نەکەن و ڕووبکەنە ئەو زانکۆ پەیمانگانەی کە ئەهلین لەبەرەوەی لە کەشێکی ئارامیە بۆ خوڵقاوە هەموو خزمە گوزارێکیان بۆ دابینە لەبەرەوەی کە ساڵانە بڕێکی زۆر پارە دەدەنە ئەو زانکۆیانە هەڵبەتەمانە بە هەموو چین و توێژەکانیش ناکرێت لەبەرەوەی بەشێکی زۆر لەو زانکۆ پەیمانگاکانە کڕی خوێندنی ساڵانەیان زۆرە و کەسی تایبەتی خۆی ئێوەکە ئەوە بێت بتوانێت لەو زانکۆ پەیمانگانەدا بخوێنێت بەڵام بەگشتی واوێنە دەکرێت کە بەم شێوازە بێت لەبەرەوەی بەشێک لەو زانکۆ پەیمانگانە بەرپرسێکی لە پشتەوەیە و بەرپرسان و دەسەڵاتدارانی حزبەکان ئیدامە دەدەنە ئەو زانکۆ پەیمانگانە ئەمە ژوا دەکات کە زیاتر قوتابیان خواستیان لەسەر ئەو زانکۆ پەیمانگانە هەبێت بەداخەوە تا ڕادەیە گەمە جێبەجێ دەکرێت کە دەبینین ساڵانە هیچ کورسیەک نامێنێتەوە تاوەکو قوتابیان لە زانکۆ پەیمانگاکانی ئەهلیدا وەربگیرێن ئەمەش بە زیانی قوتابیان دەبینێت کە لە زانکۆ پەیمانگا حکومیەکاندا دەخوێنێت ئەوان باز لەوە دەکەن کە ئەگەر کەشێکی ئارامیان بۆ بڕەخسێت دەتوانن زیاتر سەرکەوتنی زیاتر لە خوێندندا بەدەست بهێنن و لەگەڵیشیدا باز لەوە دەکرێت کە گۆڕانکاری لە منهەجی خوێندن و زانست و زانیاری نێو زانکۆ و پەیمانگاکاندا بکرێت تاوەکو بتوانن بە زانستێکی زۆرەوە لە زانکۆ پەیمانگاکاندا دەربچن و بتوانن کاریگەریکی باشیان هەبێت لە کۆمەلگادا و هەر حتمما لە ڕێگەی قوتابیانی زانکۆ پەیمانگاکانەوە کە دواتر دەردەچن نێو زانکۆکاندا گۆڕانکاری گەورە لە وڵاتدا ڕوودەدات و بەرەو پێچوونی زیاتر لە وڵاتدا دێتە ئاراوە ئەمە ژوا دەکات کە کۆمەلگایەکی نمونەی هەبێت بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە نایانەوێت کۆمەلگا کوردی بەرەو پێشەوە بچێت ئەوەی کە دەیانەوێت زیاتر هەڵبەتە قوتابیان ئاماژە بۆ دەکەن خەمی گیرفانی خۆیانەوە خەمی ئەوەیانە کە زیاتر بتوانن پارێکی زۆرتریان دەست بکەوێت بۆ حزب و بۆ نەماڵەوە بۆ شخصی کەسەکانی خۆیان وە ساڵ لە دوای ساڵ پرۆسەی خوێندن دوا دەکەوێت و ئەو کێشە و گرفتانە کە هەن ساڵانە ڕوو لە زیادبوون دەکەن ئەمە ژوا دەکات پرۆسەی خوێندن دوا بکەوێت و نەتوانێت بەرەو پێشوونێکی باش بە خۆیەوە ببینێت دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا وەردەگرم لە هەولێر کاک عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان یاسڵای خوا لێبێ سڵاوی خوای لە هەر هەموو بیستەر و کادر و ئیدارە ئوستاز زۆر بەخشت و مختصری حتا دەوڵەتە سەرمایەدارەکانی زانکۆی حکومیان هەیە و زۆریش احتیمامی پێ دەدرێت بەڵام ئەمن دەمەوێت ملەتی کورد بپرسم پرسیارەکە و ئاراستەی هەر هەمووی یەکەم ئەرێ نظامە دیکتاتۆریەکە باشتر بوو یان ئەو دیموقراتیەی ئەوڕۆ بەرپایە ئەگەر نظامی ئیشتراکی مابایە خوێندن بەلاژ بوو تەڵەبە یعنی تەڵەبە یارمەتیشی دەدرا مامۆستا یعنی دوو شت هەبوو ئیلزامیەت التعلیم مەجانیەت التعلیم هەم یعنی دەبایە بخوێنی بە مەجبوری و بە بەلاشیش بوو تعلیم ئێستا باشترە یان لە ڕۆژانی کە پێی دەگوترێن نظامە سەقەتەکە کامیان باشترن ئەوە ملەتی کورد جوان جوان جێی لە منە لە هەر کار پارچەکەی بە هەر 50 ملیۆنیەوە لەسەر هەر 10,000 کیلۆمەترەکەی هەموو جێی لە ڕادیەکەی ئەگەر تەغزیەت بگاتە مەساحەکەی داخل کاک عەبدوڕەحمان ئەگەر لە ڕووی ئازادی و فراهەمکردنی ئازادیەوە بڵێ تا ڕادەیەک ئەمە جیاوازێکی زۆر هەیە ئەنی ئەو سەرکوتکردن و ئەو زوڵمەی کە ڕژێمەکانی پێشوو دەرحەق بە کوردیان کردو بەڕاستی ئەوە زۆرەوە ناحەقیە بڵین ئەگەر بە تەواوەتی لە ژێر سایە ئەو ڕژێمەدا ژیانی هاوڵاتیان خۆشتر بوو لەبەرەوەی کە کەم خێزان هەیە کەسێکیان لایەن ئەو ڕژێمەوە لە ناو نەچوو بێت بەڵام بەگشتی لە ئێستادا دۆخی هاوڵاتیانی زۆر خراپە لە ڕووی ئابووریەوە مەش بۆتەوەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئاوات بخوازنەوە بۆ ڕژێمەی کە پێشووتر هەبوو خوێنی ژیان و حەضارەت و شارستانیەت چیە مامۆستا ئابووری نییە ئەگەر ئابووریت بەهێز بوو هەموو شتێک هەموو بوارەکانی ترەت و هێزداری ئابووریت هەزیل و ضعیف بوو هەموو بوارەکانی تریش دەستی خۆتی لێ بشۆ و شتێکی تریش هەیە من أعان ظالما فقد صار فريسة لإعانته هر کسی
پشتیوانی لە ستەم کار کرد لە ویلادی ستەمەکەی خۆی بدا ئەدی 310 فەوجی جاشمان نەبوو ئەمە مامۆستا یعنی چی باشترمان هەبوو ئەوەی دەستی ئەمن 32 ساڵ لە بەغدایە بوو یعنی بە هەردوو صفتەوە بە صفەتی قوتابی و بە صفەتی مامۆستا 32 ساڵ لەوێ بووم لەو بەشەرێک بە منی نەگوت ماڵن لە شێ ئوستاد یعنی ئەگەر بێت و ئەوەل جاری مەجای سەدامی نەدرا بە 4 ساڵی نەدرا باە ئەودا حکمی ذاتی تەطبیق بکا خۆی نەتەسفان بە و یعنی معاهداتی لەگەڵ دەوڵەتە بەهێزەکان تەوقیع نەکرد بە کشنجەر ئەمە نەدەکردە قوربانی سەدامی ئەوە مؤکد بن تأکید بن لەوەی کشنجەر کە ئەمەی کردە قوربانی هەمووی لە بەرژەوەندی خۆی بوو هەواری بۆ مەجای گۆڕ بە گۆڕ کە ئەو ملەتەی بە ئەو ڕۆکەیان شاو سەدامی گەیاندە یەکتر ئەدی هەموو بە ئیعازی ئەمریکای نەبوو ئێستا ئەمە بازەکەی دەدەین ئوستادی بەڕێز لە هەموو حاڵەتێک ئەمە لە ناحیەی ئاینی قسە ناکەم لە هەموو حاڵەتێک نظامی اشتراکی هەزار نظامی سەرمایەداری دەینی وحقا ئەو ملەتە دووبارە محاولە بکە شۆڕشێکی تر بەرپا بخە دژی سەرمایەداری و ئیشتراکیەت جێبەجێ ببیتەوە هەتا ملت بەحەسێتەوە بە خوانسپارتی دۆسپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرە لەگەڵمانە وەڵازان بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ئێستا بەدەست نادادیەوە دەناڵێنن کە نادادیەکی زۆر لە نێو ئەم هەرێمەدا هەیە ڕۆژانە بە چاوی خۆمان دەبینین و ئەو داتانشی کە حکوومەت خۆی بڵاوی دەکاتەوە کە بە ڕێژەیەکی زۆر لە وڵاتەدا نەوت دەفرۆشرێت و لەگەڵ یا داهاتێکی زۆریان دەست دەکەوێت تەنها لە داهاتی ئەم کابینێدا زیاتر لە 40 میلیارد دۆلاریان دەست کەوتە بەڵام تاوەکو ئێستا هیچ خزمەتگوزاریەک هیچ پرۆژەیەک بۆ ئەم هەرێمە نەکراوە لەگەڵەوەی ئەو هەموو داهاتە هەیە لەگەڵەوەی کە داهاتی سنوورەکان بە ئەوش باسکەین کە داهاتێکی زۆر دەگەڕێتەوە بۆ خەزێنی حکوومەت و لەگەڵیا ساڵە دوای ساڵ گوزەرانی هاوڵاتیان ڕوو لە خراپبوونە و شەقامەکان بەردەوام نۆژەن ناکرێنەوە کە لەگەڵەوەی کە داهاتێکی زۆر باشەیە پاساو نیە ینی هاوڵاتیان لەوە نیگەرانن کە پاساو نییە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان زیاتر پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان هەل لە ڕێگاوبان هەل لە پێدانی موچەکانە لە کاتی خۆیان ئاو و کارەبا و پێدانی سوتەمەنی کە لە ئێستادا بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێوەی دەناڵێن و هەروەها لە چەند قەزا و ناوچەیەکدا خۆپشاندان ئەنجام درراوە کە بە نرخێکی زۆر نەوتیش دەدرێتە هاوڵاتیان لەوەی کە لە چاو پارێزگاکانی خواروی عێراق کە لەوێدا بە بەرمیلێک نەوت بە 30,000 دەدرێتە هاوڵاتیان بەڵام لە هەرێمی کوردستاندا نزیک بە 120,000 و 110,000 نەوت دابش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا ینی لە هەموو سێکتەرەکانی ژیاندا کێشە و گرفتێ لەم هەرێمەدا بۆیە هاوڵاتیان نیگەرانن و لەگەڵیشیدا ئومێدیان نیە تاوەکو بتوانن حکوومەت هەرێمی کوردستان داواکارەکانیان جێبەجێ بکەوە خزمەتی باشتر بە هاوڵاتیەکانی پێشکەش بکات بەداخەوە و لە ئێستاشدا دەبینین کە دیارە خۆپشاندانی قوتابیانە کە بەردەوامی هەیە وەک ئاماژەشم پێکرد لە لایەکی دیکەوە لە قەزای پێنجەن و چەند ناوچەیەکی دیکە پێما بێت خۆپشاندانی هاوڵاتیانە بۆ کەمکردنەوەی ئەو پارەی دەدرێتە سوتەمەنی و سوتەمەنەکەیان بۆ دابین کرد بە نرخێکی کەمتر کە ئەوان باز لەوە دەکەن کە ئەو سوتەمەنیە پێیان دەفرۆشێت نەگەوەی کە خزمەتێک بێ بە هاوڵاتیان کە بۆ نرخە زۆرە بگاتە بەرمیلێک نەوت بە 120,000 دینار و ئەو نادادی ئەو جیاوازی زۆرەی لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانی خواروی عێراقدا هەیە هەموو ئەمانەوەی کردووە کە هاوڵاتیان نیگەران بن لەو دۆخەی کە هەیە قوتابیانیش ساڵانە بەردەوامن لە خۆپشاندان هەر ساڵ و بۆ هۆکارێک دێنە سەر شەقامەکان و خۆپشاندان و گرتبوونەوە ئەنجام دەدەن لە هەمووی ناخۆشتر بۆ قوتابیان ئەوەیە کە داواکاریەکانیان جێبەجێ نابێت و کەس نییە گوێ لە داواکاریەکانیان بگرێت و هەروەها ئاماژە بۆش دەکەن کە هەتاوەکو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت ئەوان بەردەوام دەبن لە خۆپشاندان و لە گرتبوونەوە کۆمێتی بەشێک لە ئێوەی ئازیز دەخوێنەوە بۆم بابەتە ئەلی محەممەد نووسیەتی هەر کات هەموو چین و توێژەکان یەک دەنگ و یەک هەڵوێز بوو دواتر کێشەکان چارەسەر دەبێت هەروەها عەبدوسەلام حەمزە نووسیەت خەڵک خۆی بەرپرسە لە دروستبوونی هەموو گرفتەکان چونکە بێدەنگی هەڵبشاردووە نەوزاد عەلیش نووسیەتی لەبەرەوەی کێشەی سیاسی و دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستان بۆیە کێشەکان ڕوو لە خراببوون دەکەن و کێشەی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بەشێکی زۆر لە هاوڵاتیانە پێیان وایە کە
خۆپشاندانێکی گروپێک دێتە ئاراوە چ قوتابیان بێت چە فەرمانبەران بێت گرنگە کە چین و توێژەکان پشتگیریان بکەن تاوەکو بتوانرێت داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بە تایبەتی قوتابیان کە لێستا ئاماژیان بۆ دەکردکە گرنگە مامۆستانی زانکۆ مامۆستانی پەیمانگەکان پشتگیریکی تەواو لە داواکاریەکانی قوتابیان بکەن و چین و توێژەکانی دیکەش بێنە نێو خۆپشاندانی قوتابیان تاوەکو بتوان بە دەنگێکی بەهێزتر کاریگەریان هەبێت و داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت بەڵام جێگەی داخەکەمەش بوونی نییە لە هەروەها قوتابیان نەیانتوانیەوە بتوانن یاخود پشتگیرێکی چین و توێژەکانی دیکە بەدەست بێن تاوەکو داواکاری هاوڵاتیان جێبەجێ بکرێت. هەروەها داوت حەمەکەریم نووسێتی کەسی شیاو دەبێت لە شوێنی شیاو دابێت هەتا خەڵک دڵخۆش و ئاسوودە بێت. ڕەوەند ئێو نووسێتی داوامی زانکۆ پەیمانگەکان تەنها لە ڕاگررتنی داوامی زانکۆ پەیمانگەکان تەنها لە بەرژەوەندی بەرپرسەکانە. هەروەها کاروان حەمزە نووسێتی خەتای خەڵکە بۆ هەڵبژاردن ئەمانەی بیر دەچێتەوە ینی زۆرێک لە وڵاتیان باز لەوە دەگەن کە لە سەروبەندی هەڵبژاردندا هاوڵاتیانی ئەم هەرێمە بە کۆمەڵێک بەڵێنی بەرپرسانی حیزبی دەخەڵەتێنێن و دووبارە دەنگیان پێدەدەنەوە و دواتر ئەم دۆخەی کە لە ئێستادا هەیە دووبارە دەبێتەوە و گوزەرانی هاوڵاتیان ڕوو لە خراببوونە. ئەو دەنگە ناڕازی کە هەیە گرنگە لە کاتی هەڵبژاردەکاندا هاوڵاتیان لە بیریان بێت و بزان دەنگ بەکێ دەدەن و بزان دووبارە ئەو کەسانی کە بوونەتە مایەوەی کە ئەم وڵاتە بەم چەشنە بەرن دووبارە دەنگیان پێ نەدرێتەوە لە حکومڕانی لایان بدەن هەرچەندە خۆیان لە چەندین جارە ئاماژە بۆ دەکەن کە شاید لە شوازەکان بڕیان بە هەڵبژاردن نییەوە کەی بیانوێت بەردەوام دەمن لە حکومڕانی ئەم هەرێمە. کاروخ عەزیز نووسێتی چونکە بڕێکی زۆر داهاتی ئەم وڵاتە دەچێتە گیرفانی بەرپرسەکانەوە. هەروە ئاشتی عەلی نووسێتی حکوومەت لەبەر زۆری گەندەڵی و دزیکردن ئاگای لە قوتابیان و چین و توێژەکانی کۆمەلگا نەماوە. کاروان سۆران نووسێتی لەبەری حکوومەتێکی دز و گەندەڵمان هەیە هیچی پێ ناکرێتەوە داواکاری قوتابیان جێبەجێ ناکات. زۆرێک لە قوتابیان نیگەرانی ئەوەن کە داواکاریەکانیان لەلایەن حکوومەت و لەلایەن بەرپرسانی حکومی و هەروەها وەزیری خوێندنی باڵا جێبەجێ ناکرێت بۆ تاوەکو ئێستا کە خۆپشاندانەکانیان بەردەوامی هەیە ئاماژە بۆ دەکەن کە بەرپرسانی حکومی و وەزیری خوێندنی باڵا نەهاتۆتە سەرخەت و گوێ لە داواکاریەکانیان بگرێت و داواکاریەکانیان جێبەجێ بکات کە کۆمەڵێک داواکاری سادەن و مافی خۆیانەکە ئەو داواکاریان بۆ جێبەجێ بکرێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە پەیوەندی ئامادە نییە بەڵازان وەک ئاماژەم پێکرد داواکاریەکانیان داواکاری سادەن پێویستە بۆیان جێبەجێ بکرێت ئەوان باز لەوە دەکەن کە کڕی خوێندنیان پێویستە بۆ کەم بکرێتەوە کە لێسادا بڕێکی زۆر دانرا بۆ کڕی خوێندن کە بەشێک لە بەشەکانی نێو زانکۆ پەیمانگەکان ئەوانەی کە نەبرێکی کەمیان هەیە دەتوانن بە بڕێک پارە بخوێنن ئەوان ئاماژە بۆ دەکەن و دەیانەوێت ئەو کرێیان بۆ کەم بکرێتەوە لەگەڵیا دابینکردنی خزمەتگوزاری زیاتر لە زانکۆ و پەیمانگەکان وەروها دابینکردنی خزمەتێکی زۆر لە بەشە ناوخۆیەکان تاوەکو بتوانن خزمەتێکی زیاتر پێشکەشکەن و بتوانن لە پرۆسەی خوێندنە بە سەرکەوتووی ئەنجام بدەن و هەتاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت وەروها بەم چەشنە ژیانی قوتابیان بەم چەشنە بێت ئەوە بێگومان پرۆسەی خوێندن پەکی دەکەوێت و ئەوان ئامادەنین بەردەوام بن لە پرۆسەی خوێندن و بەم شێوازە لە خوێندندا بەردەوام ببن. بەڵازان خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.